لێرە پەیامەکەم هێلۆ بابم لێرەوە پەیامە لۆ بابم بەڕێ دەکەم بابا گەژنەکەم لۆ دەنێ ژنم لۆ بینە والله وبالله وتلا ژنم لۆ نێنی ئەلێرە بەحەقی لا إله إلا الله هەر سیارێک بی دوومەری بەبلاش دەدەمێ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڤیدیۆیەک لە نێتۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوبوویەوە کە گەنجێک لە کاتی شوانیدا باز لەوە دەکات ئەگەر هەر سیارێک بێرە دابێت و بابم ژنم لۆ نێنی دوومەڕی دەدەمێ من ئێستا لەکن کاکێرشم کاکێرش سڵاو لێبێت دەمەوێت پێم بڵێ چی بۆ قسەیە کردت چۆن بوو لە کاتێک بۆ خوای ئەوە چیکار لە ئاقارێکە دامین ئەمە کە لەوە ئاقاری دامی هەلو خۆشی کردمان حاجەت ماوە بوو لە خۆشی بکەین دڵی خەشی خۆشکەین لە ئەوەی نەما کردبوو لە ئەوەی ئینسانش یانی برێ مشەوەشکە برێەوەش نێ دەیت لۆژنەوەیکی دەوە لۆ خۆشە باشە کاکێرش لە تۆڕە کۆمەڵایەتیەکانمان بڵاوبووە کە ئەو گەنجە بە خۆڕایی مەردا بەش دەکات ئەگەر بابیژنی لۆ نێنی وەرە ناوەڵڵە باقورعانەوە لۆ خۆشی کەس تەلەفۆنی لۆت کردیان کەس لۆ مەڕ ڕۆژانە دە تەلەفۆن دێ زیاتر نۆدی لە یەک ڕۆژیدا لۆت دە تەلەفۆن دێ مال لە چەند دەرە دێمەری دەبە کاکە وەڵا لۆ خۆشی کردیتمان ئەوە لۆ خۆشی و خەرکەی بوو شکاورێک گوتی دامانە تیکتۆکی بەرام یەکجار هەواداری زۆریە بوو باشە کاکێرش جەنابەت چەند ساڵە کاری شوانی دەکەی واللهی لە نۆساریەوە شوانم هەتا ئێستاکە بەخۆشمەوە تەمەنم 20 ساڵە هەتا ئێستا شوانە دەمە ئەکەمەڕیمە و هەمەرداجمە تا مردنێکە یعنی لێ ڕاهاتینە بەبێ مەڕ تەعامل ناقین مەڕ نەبی ژیان ناسەرێک ببێ مەڕ قەت لێ ڕاهاتینە باشە هەر بەجددی بە تەمای ژن هینانیان هێشتان بە تەمانی نیازی ژن هینانم نییە تا 3 ساری کرد 4 ساری کرد خواگەرگە خوا بکاتە قسمەت ئەوە تەواخوانێکی دە قسمە ئینشەڵا نابیتن ئەوی لە خوابی ئەو تەواوە کاکێرش لە کاتی شوانیدا ڕۆژانە کاژمێر چەندە چیە شوانی کاژمێر چەندە گەڕێەوە ڕۆژ هەیە لەگە سەعات 9 مەریدین 9 مارەکە چکە لۆ دۆشینەکە هەیە لە ماردە دۆشن شیرەکەی شتەکەی دەفرۆشین لێ شیرەکە لێ دەردێنین شتەکەی دەفرۆشین وەڵی سەعات نزیکی سەعات دوو بەرە دەکەوین لە ئاقارێکە دوی شەو جاری وێ هازوو بەرە دەکەین جاری درێکتە بەرە دەکەوین چکە ڕۆژانە هەر خۆی ئەوهایە چەند بفێن کاتی مەڕگەی بدێ ئەو دۆش چێوەی مەرکە زوو تێ دەخوازن ئەگەر مەڕ پرسیە گەرما داهات مەرگە نالەوەڕێتن باشە سعات 9 دێنەوە مەڕەکان دەدۆشن دوای پاش نۆڕۆ دەڕۆنەوە دیسان بۆ مەرداریان خوای لە پاش سعات 2 سعات 1 دەی مەرگە ڕادینەوە بەستە زمانە دەبینەوە ئەو دەشوچێەوەی دەی لەوەڕێنین هەتاکو بەرەبەری مەغریبەکە باشە کاکێرش بابت لەسەر ئەو ڤیددیۆ هیچ قسەی لەگەر کردی کە ژن لۆ بینی هێشتا قسەی لەگەر نەگری وەڵی لەسەر ئەو ڤیددیۆیە کورکۆتی شەقەبا لۆ کردی کۆتی ژنەیە لە خزمەتدا چۆ لە ژنجۆرە تو لۆخشە لۆ کردیە تو وەڵی با لۆ خۆشی کردیتن کورکۆتی چێ بێ کەلکە کو کرد ژنجۆرە تو لۆدا ئایو شەر کردیە وتم با قورعان ئەو شەم کردی غەلەتم کردیە ئەو زۆر بە شەیخمان پێکەین زۆر باش ماژمەوە کە هێش ڤیددیۆم کردیە باسە چ هەستاکەت هەیە خەڵک ئێستا و ڤیددیۆیەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بوویتە ترێند خەڵکێکی زۆر دەبینی چ هەستاکەت هەیە پێت خۆشە یان پێت خۆش نییە ڤیددیۆ قورعان یەکەم جار ڕێزم دو هەموو بینەران هەیە چاوم بینەران ماز دەکەم کەیف خۆشتم کە بوویتە ترێند بەرام بەخوا بەوە بەغەر تێنەگەم بری ئەوە مەری دەفرۆشتنەوە و هالە نابخوا وەلو خۆشی بوو هەلو خۆشی بوو یعنی ئینسانش پێوە خۆشکەین ئینسان پێیان پێ بکەنیتن بەرام زۆران پێ سیر بوو ڕابووترین ناکەوت تەقیەوە ڤیددیۆیە ئێستا کەش پێم سێری عیزە قەنعاتم نایە ڤیددیۆ ناکەوت تەقیەوە ئارێ بەخوای باشە کاکێرش سپاس دەکەم ئەوەی گوێتان لێبوو قسەی کاکێرشەکە مەردارێکە لە سنووری گوندی چەغەمبیرە و بازەوە دەکات ڤیددیۆکەی تەنها بۆ قسەی خۆش و گاڵتە و گەپ ئەنجام داوە بەڵام دواتر ڤیددیۆکە بۆتە ترێند بڵێ اینجا نیازی وەشمە هەیە کە سێ سەرەیەکە با قورعان مەری سەرێت نەکەس ئەو لۆ خۆشی بوو چیکاوەرای گوتی مەڕ نادەنە کەسی زۆر باشە کاکێرش ئەوەی جێتان لێ کاکێرش دەڵێت کەزنێتن ئەوەی قسەکەمان کردێت تەنها بۆ خۆشی بووە مەڕ نادەینە هیچ کەسێک ڤیددیۆکە تەنها بۆ کاتێکی خۆش و بۆ بەسەربردنی جەوێکی خۆش بووە